ئەو هەواڵەی لەبارەی کەرکووک چی بوو کە میدیای فەرمی تورکیا سڕیەوە؟ خەونی بەدەستهێنانەوەی کەرکووک لەلایەن تورکیاوە ئاشکرا دەبێت. ئەمڕۆ میدیای فەرمی تورکیا لە هەواڵێکی جیاواز ڕایگەیاندبوو. دوای 100 ساڵ جارێکی دیکە تورکمانێک دەبێتە پارێزگاری کەرکووک. بەڵام دوای ماوەیەکی کەم هەواڵەکە لەلایەن تەرەتا میدیای فەرمی حکومەتی تورکیاوە سڕایەوە. کەناڵی تەرەتا کە میدیایەکی فەرمی حکومەتی تورکیایە لە زارەی سەرچاوە فەرمیەکانی وڵاتەکەیەوە ڕایگەیاندبوو. لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک ڕێککەوتن کراوە و دوای 100 ساڵ تورکمانێک دەبێتە پارێزگار. ئەمەش بەمانای ئەوەی تاکاتی ڕوخانی دەوڵەتی عوسمانی کەرکووک بەدەستی تورک بووە. جارێکی تریش خاوەندارەکەی بۆ خۆیان دەگێڕنەوە. کەناڵەکە زانیاری زیاتری بڵاو کردبوویەوە کە بە هەوڵە دیپلۆماسیەکانی تورکیا، کورد و عەرەب و تورکمان وەک ئاماژەیەک بۆ ڕێکەوتنی پارتی و بەرەی تورکمانی و دوو لایەنی عەرەبی گەیشتون بە ڕێکەوتن لەسەر دانانی پارێزگارێک بۆ کەرکووک. هەرچەندە کەناڵەکە ڕوونی نەکردبووە مەبەستی چ لایەنێکی کوردیە. ئەوەش لە کاتێکدایە ئەم بابەتە لە پاش دوو کاتژمێر لە بڵاوکردنەوەی لەلایەن کەناڵی تەرەتەوە سڕایەوە بەبێ ئەوەی هیچ ڕوونکردنەوەیەک بڵاو بکرێتەوە. جێی باسە بەرەی تورکمانی لە کەرکووک تەنها دوو کورسی هەیە. بەڵام تورکیا بەردەوام شارەکە بە تورکمانی دادەنێت. بەشێکیش لە چاودێران پێیان وایە هەوڵی تورکیا لە کۆتایی هەڵمەتە سەربازیەکانی لە هەرێم کۆنتڕۆڵکردنی کەرکووکە بۆ پێی بە بەشێک لە خاکی خۆی دادەنێت. پەیامی تورکیا پێشترش عەرەبی سوننەبەوەی کەرکووک موڵکی ئەوانە لە کاتێکدایە کورد لە ناوخۆی خۆیدا تووشی ترازان بوو بەو هۆیەوە خەریکە شارەکە بە تەواوی لە ژێر دەستی کورد دەربێت.